بزانە کاریگەریەکانی ئەو جەنگەی ئێستا چەند گەورە و کوشندەیە. لە ناو کوردەواری خۆماندا پندێک هەیە، ئەڵێت نەکردی و نەخواردی لە سمێڵانت بمەیی. ئەمە ڕێک بۆ ئێستای وڵاتێکی ئەوروپی ڕاستە کە جەنگی ئێستا چی بەسەرهێناوە. بێگومان ئەو وڵاتە بێ ئەوەی یەک فیشەک بتەقێنێت، بێ ئەوەی بەشدار و هاوپەیمانی لایەنێکی جەنگەکە بێت، بێ ئەوەی بە موشک و درۆن هێرشی کرابێتە سەرڕای ئەوەی هەزارەها کیلۆمەتریش لە مەیدانی جەنگەکە دوورە کەچی زیانی 46 میلیارد دۆلاری پێکەوتووە. ئەم وڵاتە ئەڵمانیایە. ئەڵمانیا خەریکە بەهۆی جەنگی ئەمریکا و ئیسرائیل لە بەرامبەر ئێران و داخستنی تەنگەی هورمز بەرەو وێرانی ئەچێت. ئەڵمانیا بە فەرمی ڕایگەیاندووە جەنگەکەی ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ هەڕەشە لە ئابوووریەکەی ئەکات. ڕاوێژکاری ئەڵمانیا هاتە سەر تەلەڤیزیۆن و ئاشکرای کرد کە جەنگی ئێران بۆتە هۆی دروستبوونی کێشەی گەورە بۆ وڵاتەکەی، بۆیە بە ناچاری چەند بڕیارێکی دەرکردووە. بازی سەر سوتەمەنی بە بڕی 17 سنت بۆ هەر لیترێک بۆ ماوەی 2 مانگ کەم کردوتەوە. پاکێجێکی پشتیوانی ئابووری بە بڕی 1.6 میلیارد یۆرۆ ڕاگەیاندووە و بڕیاریشی داوە باز لەسەر پاداشتی فەرمانبەران لا بدات کە لە 1000 یۆرۆ تێپەڕ نەکات. جگە لەمانە ئەم بارودۆخە فشارێکی زۆری خستۆتە سەر پیشەسازیەکانی ئەڵمانیا و تێچووی ژیانی بەرز کردێتەوە. هاوکات هۆشداری دەدرێت لە قەیرانی وزە کە ڕەنگە ببێتە هۆی کەمی دیزڵ و سوتەمەنی. بۆ سوتەمەنی تایبەت بە فڕۆکەش راپۆرتەکان ئاماژە بەوە ئەکەن ئەگەر قەیرانەکە بەردەوام بێت ئەگەری هەیە کورتێنانێکی زۆر لە سوتەمەنی فڕۆکەدا ڕووبدات. ئەگەر ئەوەش ڕووبدات بێگومان گەشتە ئاسمانیەکان ئەوەستن. پێشتر ئەڵمانیا ناچار بووە پەنا بۆ بەشێک لە یێدەجی استراتیژی نەوتی خۆی ببات بۆ پڕکردنەوەی ئەو کورتێنانەی بەهۆی جەنگەکەوە دروست بووە. بەڵام وا دیارە ئەمەش بەس نییە و چارەی دەردەکەی ناکات. لە هەمووی کارە ساتر لە ساڵانی ڕابردوو زۆربەی پەنابەران لە وڵاتانی جیاواز ڕویان لە ئەڵمانیا ئەکرد و لەوێ ئەژیان کەچی ئێستا خەریکە ئەڵمانیەکان لە وڵاتەکەی خۆیان کۆچ ئەکەن. بەپێی ئەو راپۆرتانەی کە درامنەتە حکومەت ئەو فشارە ئابوووریانەی کە بەهۆی جەنگەوە لەسەر ئەو وڵاتە دروست بووە وای کردووە نزیکەی 5 واتە 1 لەسەر 5 گەلی ئەڵمانیا بیر لە بەجێهێشتنی وڵاتەکەیان بکەنەوە. ئەوەش بەهۆی گرانی کەلوپەل و پێداویستی ڕۆژانەی ژیانیان و بژێویان سەخت و ئاڵۆز بووە. باشە ئەگەر ئەمە ڕوو بدات ئەی پەنابەرانی کە لە وڵاتە ئەژێن بۆ کوێ سەرهەڵئەگرن. بەتەنیا ئەڵمانیا نیە ڕوبەڕووی ئەو فشارەی جەنگ بوو بێتەوە، بەڵکو زۆربەی وڵاتانی ئەوڕۆپا تووشی ئەو دەردەبوونە، بەڵام ئەوە ئەڵمانیایە بەڕوون و ئاشکراوی و ڕاشکاوی بە جیهان و خەڵکەکەی ئەڵێ ئەها جەنگەکە چی بەسەرهێناوم. دەنا وڵاتانی دیکەی ئەوروپاش حاڵیان لەو باشتر نییە، چونکە بەتەنیا داخستنی تەنگەی هورمز گەورەترین قەیرانی وزەی لە ئەوروپا دروست کردووە و لە ئێستادا زۆربەیان بەدەست بەرزبوونەوەی نرخی نەوت و گازەوە ئەناڵێنن. ئێستا بیر لەوە ئەکەمەوە باشە ئەڵمانیایەک بەو هەموو زەبەلاحی و ئابووریە بەهێزیەوە کە نزیکەی 5,000 کیلۆمەتریش لە مەیدانی جەنگەکەوە دوورە وای بەسەرهات بێت، ئاخۆ دەبێت عێراق و هەرێمی کوردستانەکەی خۆمان کە هاوسنووری مەیدانی جەنگەکەن و ئەوەندە نزیکن چەندین جاریش پریشی ئاگرەکەیان بەرکەوتووە چیان بەسەرهات بێت یان بە شێوەیەکی دیکە ئەگەر خوا نەخواستە جەنگەکە و ململانێکە زیاتر لەوەی هەیە درێژە بچێشێت بڵێ چیان بەسەر بێت.